کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر لە خزمەتتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، پتر لە 1 ساڵ لە شۆڕشی ژینا شۆڕشی ژن ژیان ئازادی تێپەڕە بێت. لەم بابەتەوە زۆر قسە کراوە، هەڵسنگاندنی ێژگار زۆر بووە و بەو شێوەی ژوە بەراورد کراوە دەوڵەت خۆی بەسەرکەوتووە زانێ بۆ ئەوە نەیهێشت ساڵیادی شۆڕشی ژینا بۆ جۆرەوە هێزە سیاسیەکان و خەڵک انتزاریانە کێشا بچنە پێشەوە. لەلایەکی تریش خەڵک پێیان وا بوو ئەو جۆرە کە پێویست بوو هاتنە پێشەوە لە زۆربەی شارەکانی بەتایبەت کوردستان مانگرتنی گشتی ڕاگەیاندرا لە زۆر شوێن ئاعترازاتی شەوانە ڕۆژانە دژ بە هێزەکانی سەرکوتکەر چووە پێشەوە و زۆرێک لەم شتانە. بەڵام با لێ کۆڵی نوێیەک لەم بارەوە بکەین کە بزانین ئایا ئەو ئەرزیابیە یاوە هەڵسەنگاندنەی وا هەیە لە مەوەردی شۆڕشی ژیناوە کامیان دروستە. بۆم بابەتە داوەتمان کردووە لە پرۆفسۆر عەباسی وەلی، نووسەر و مامۆستای پێشووی زانکۆ کە بەشداری ئەو بەرنامەیە بێ. پرۆفسۆر عەباس بەخێربی بۆ بەرنامەیە. زۆر سپاس، زۆر مەمنون. سڵاوم هەیە دە خزمەتی بینەران و بیسەران تا هەرواتر بۆ خۆتە. زۆر سپاس. زۆر سپاس. پرۆفسۆر عەباس، لە هیدایەتی لە پێشکەشکردنی بەرنامەکەدا ئاماژەم بەوە کرد کە دەوڵەت پێی وایە سەرکەوتوو بووە لەوەی کە نەیهێشت ساڵیادی شۆڕشی ژینا بۆ جۆرەی وە لە بیدایەتەکەیەوە بێ وەکو بچێتە پێشەوە. هێزێکی تەبعەن هێزێکی نظامی زۆری هێنا لە شارەکان بەتایبەت شارەکانی کوردستان و بەتایبەت لە شاری سەقز جێگیری کرد و نەیهێشت خەڵک بچنە سەرمەداری ژینای جوانەمەرگ و ڕێگەی لێ بەسەن بگرە حتا یەکێک لە بەنداوەکانیشی کردەوە بۆ ئەوە خەڵک نتوانن لەو ڕێگەهایەکی ترەوە لە چەمی سەقزەوە بچنە سەر ئارامستانی هایچی. لە شارەکانی تریش تەبعەن هەروە هێزێکی نظامی زۆر کۆکراوە لە شارەکانی ئێرانی شەر بە شێوەی جۆراجۆر بەرەنگاری خەڵک بوونەوە. دەوڵەت بۆ خۆی پێی وایە سەرکەوتووە. ئۆپۆزیسیۆنی زدی ڕژیمیش هەم لە کوردستان و هەم لە ئاسی ئێران ئەوان پێیان وایە ئەوە دەوڵەت سەر نەکەوتووە، شۆڕشی ژینا هەر ئیدامە هەیە. پێم خۆشە بزانم بۆ چوونیەوە لەو بابەتەوە چییە؟ بە باوەڕی من تا ئەو جگای کە مربوطە بە سەرکوتکردن و خنکاندنی نیشانەکان و تەزاهورات و بە ئیستیلا ئەوانەی شۆڕشی ژیان ئازادی بێتە ئەو جگای کە ئەو مەسەلە و بەرچاوە دەوڵەت سەرکەوتووە. دەوڵەت سەرکەوتۆ ئەوەیە کە بە بەکارهێنانی هێزێکی سەرکوتکەری زۆر متمەرکز و زۆر بەرفرەوان و زۆر بە ئیستیلا مسەمەم و متەحید لە بینبردنی ئەو شۆڕشە توانیوێتی کە تەزاهورات و نیشانەکان و نمودەکانی ئەوەی سەرکوت بکە. وەلی دەوڵەت دەو مەسەلەیدا کە ڕیشەکانی ئەو شۆڕشەی بتوانێ لە بین بەرێ، بیان بسێنێ، بیان بڕێ، یا قەتیان بکە یا ئیشکیان بکات دەوەیدا ئەسڵەن موەفەق نەبووە. جا بۆیە ئەو ڕیشانە هەروە لەوێن و ئەوە وەکو دارێکی دەنەزەر بگرن، دارێکی کە ڕیشەی وەسعی دەتەواوی کۆمەڵگایەکانی ئێرانێ سەراسەری فارس، ترک، کورد، بەلوچ، تورکمەن ئەو ڕیشانە ئەوە بەربڵاون دە ئەرزیدان زیندون، وەلی دەوڵەت توانیوێتی لقوپۆپەکانی ئەو دارەی تا حەدێکی زۆر بشکێنێ و ڕووتی بکە و بێدەنگی بکە. ئەوە دەحقیقەت
ئەوە ئستعارەی ئەو دارەی بەکاردەبەم لەوەی کە دەڵێم لەبەرەوەی کە ئەو شۆڕشە لە بنەوەدا لە ڕیشەدا زیندووە لەبەرەوەی کە ئەو شۆڕشە هۆکارەکانی کە سەبەبی ئەو شۆڕشە بەو وسعەتەی و بەو حاڵەتی سەراسەریە کە لە ئێرانێ بوو و لە کوردستانی هەستا و لێوێ بڵاو بووە تقریبا بەشێکی زۆری ئێرانەی کرد ئەوە هۆکارەکانی هەروە ماون هەر لە جگای خۆیانن ئەگەر دقەتێ بکەین شۆڕشی ژینجیان ئازادی شۆڕشی تقریبا دەتوانین بڵێن سەرتاسەری بوو حتا لە ئینقلابی 57دا شۆڕشەکە فقط لە بەشێک لە شارەکان بوو و ئەسڵەن نەچۆ بە ئیستیلا لای دێ و ئەوانەی نەگرتەوە لە شۆڕشەکانی دیکەی ساڵی شۆڕشی دانیشکایە دیسان هەر دانیشکاکان بوون لە ساڵی 1970 ئەساسەن تاران بوو و ئەساسەن بە بەشداری طبقەی متوسطی ئیشاری طبقەی متوسطی مۆدرن بە ئیستیلا لە تارانێ شارەکانی دیکە بەتایبەتی کۆمەلگاکانی پاراوێزی ئەسڵەن نەگرتەوە لە دوایە شۆڕشی 2017مان هەبوو کە 2017 دیسانیش هەر 2017 هندێک بەربڵاو بوو وەلی دیسان بە وسعەتەی نەبوو 2019 بەشی زۆری لە مەرکەز بوو لێرە ئەوە شۆڕشە بەربڵاو بوو سەبەبەوەی کە ئەو کتم ڕیشەکانی لە تەواوی ئێرانێدا بڵاو بووتەوەیە کە ئەو شۆڕشە دە ئەسڵدا بە دژی تەواو خسلەتی کاملی ئەو ڕژیمەی دەخۆیدا هەبوو یعنی بربەرەکانی و دژایەتی دەگەڵ تەواوی جەمبەکان و ئەبعادی ئەساسی ئەو ڕێژیمەی دەخۆیدا هەبوو وە شۆڕشێک بوو بە دژی تەبعیزی میلی زمانی شۆڕشێک بوو بە دژی تەبعیزاتی جنسیەتی و جنسی تەبعیزێک بوو شۆڕشێک بوو بە دژی تەبعیزاتی ئاینی و مەذهبی هەرواتر تەواوی ئەو سەیانەکە باسم کرد دە چوارچەوەیەکی بحرانی اقتصادی زۆر قوڵ و مزمن و زەمانزەدە بوو کە حاڵەتێکی تەبەقاتیشی بە بەشێک لەو شۆڕشەی دابوو مەسەڵەن ئەگە دقت بکەین لە شارەکانی وەکو مەهاباد و سنە و هەتا لە بازە شارەکان مەسەڵەن لە تەرەفی بەلوچستانێ و ئەو جێگایانە ئەو شۆڕشە لە مەناتقی مەحرومە شاری زۆر بەهێزتر بوو لە بەشەکانی ناوەندی و تا بەشەکانی بەسرا تەبەقەی متوسط و ئەو جورە جا بۆیە ئەو واقعان ئەو شۆڕشە ماهیەت و خسلەتێکی ئەوەی کە پێی دەڵێن دە تئۆری تازە تا پێی دەڵێن ماهیەت و خسلەتێکی تەقاتوعی و تەلفیقی هەبوو بەو مەبنایەی بەو معنایەی کە هۆویەتی جنسی و جنسیەتی هۆویەتی نەتەوەیی و زمانی هۆویەتی ئاینی مەذهبی و فەرهەنگی و هەرواتر هۆویەی تەبەقاتی و مەحرومیەتی ئابووری و ماڵی ئەوانە دەو شۆڕشەیدا هەموو دەتیتران یعنی ئەو شۆڕشە جا بۆیە کە یعنی ئیشکاندنی ڕیشەی شۆڕشێکی ئاوا یەکجار مشکلە لەبەرەوەی کە مەسەڵەن ئەگەرەوە فقط بڵێن شۆڕشێکی کارگەری باە لە فەرزکە مەسەڵەن لە خوزستانێ باە لە بەشێک لە تارانێ باە لە بەشێک لە سەنعەتەکانی ئازەربایجانێ باە ئەوانە مەسەڵەن دێرەدا ئیزۆلەکردن و سەرکوتکردنی وەی بە حەدیەکسەری ئیستفادەی حەدیەکسەری لە زەخت و زەبر و زەنگ و خشونەتوانە ڕاحەتتر مەیەسەر دەبوو تەوەجێ دەکەی تا وەختێکی کە ئەتۆ لە لایەکەوە ژنەکانت هەیە لە لایەکی جوانانت هەیە لە لایەکی لە خۆزستان لە شتی لە
بەلوچستانی مەلاکانی سنیت هەیە و هەرواتر لەوانەکە ئەدەوگە تەمەشای زەمینەشی وە بکەین نزیکەی ئەو جورەی کە ئەمە خوێندومەتەوە نزیکەی باکگراوندەکەەوەی نزیکەی 1200 اعتسابی چکۆڵە و گەورەی کارگەری بۆ لە بەشەکانی مختلفی ئێرانی جا بۆیە ئەو خصلەتی تەقاتوعی و تەلفیقی هویەتی ئەساسی ئەو شۆڕشەی کە من نێوناوە هویەتی ژینا ئەو هویەتە بەدژی ئەو ساختاری تەبعیز بووکە ساختارێکی تەبعیزە ئەو ساختارە تەبعیزە قانونی کراوە یعنی وەکو تەبعیزات بەژنی ژنان بەدژی ژنان تەبعیزات بەدژی ئەو کۆمەڵگەیانەی جنسیەتی و تەبعیزات بەدژی ئەو کۆمەڵگەیانەی کە زمانی ئەڤەڵیان فارسی نییە و هەرواتر تەبعیزاتی نەتەوەیی و لەوانە هەموو زۆر مهمترەوەی کە تەواوی قەوانینی کە دەتوانێت لە وڵاتێکی دموکراتیک و لە وڵاتێکی کە ینی مینیمۆمی تەمەدونێکی مۆدرنی لێبێ تەواوی ئەو قەوانینەی کە دەتوانێت حقوقی کرێکاران و ئەو بەشانەی بندستی کۆمەلگای محافزت بکە ئەو قەوانینە بە نەفعی سەرمایە و ڕانت و بە ئیستیلاح ئەو تەبقاتی توانا و بە ئیستیلاح سەردەست و ئەوانەی کە بە ئیستیلاح حاکمن بە دژی وانە بە حیسابی وانە بە نەفعی وانە و بە دژی تەبقاتی بندست لە بین براوە جا بۆیە ئەمن لێرە باسی سێ جور ئاپارتایت دەکەم ینی ساختارێکی تەبعیز کە قانونی کراوە و دەسەڵاتی سیاسیشی لە پشتە ئەوە تعریفی زۆر ڕاحەت سادەی ئاپارتایتە جا شۆڕشی ژنجیان ئازادی بە دژی ئاپارتایتی میلی و زمانی بە دژی ئاپارتایتی مەسەبی و ئاینی بە دژی ئاپارتایتی زمانی و نەتەوەیی و جنسی و جنسیەتی و ئەوانە بوو و بۆیە ڕیشەکانی وەی دە و شتەی داماوە بگە تەماشا بکەن ڕێژیم لەبەروەی کە نیشان بدا کە قەدەر قودرەتە بەخلافی ڕێژیمی دیکە دە شەرایەتی وادا دە پێشداژەگە سەرکوت بکەنەوە پاشەکشە دەکەن و ئیمتیازاتێکی بە گروهێکی دەدەن هەردێقەل گروهێکی بێدەنگ بکەن ئەو کارەی نەکرد گەشتی ئیرشاد هاتەوە لە دوایە گەشتەکانی پۆلیسی هاتنەوە حیجاب ئیجباری کراوە هیچ کارێک دەحەد ینی هیچ کارێک دەبارەی سیستمی ئابووریدا نەکرا هیچێک نەکراوە خراپتر بوو کە چاکتر نەبوو بە وەزعی کۆمەلگاکانی بەستلا نەتەوەیی و زمانیش کە بۆ خۆمان دەزانی کە وەزەکەدا ئەو وڵاتانە ئەو بەشانەی وڵاتی ینی ئێرانێ ئەو کۆمەلگایانە دە حاڵەتێکی سەرکوتی زۆر شەدیددا جا بۆیە ئەو ڕیشانە ماون و ئەو ڕیشانە قەویتر دەبن چون ڕژیم ئەساسەن ناتوانێت یەک مشکل کە دەبێت دقت بکەین ڕژیم قابلیەتی وەی کە بتوانێت کە جوابی مەسائلی ئەساسی ڕۆژمەڕەی خەڵکی بداتەوە تەوەجه ئەوەی کە من باسم کردو پێشتر بە نێوی عەرسەی بەرفرەوانی سیاسەتی زیستی ژیانی ڕۆژانە چون ئەوەی ناتوانێت بکە لەبەروەی ڕۆژ بە ڕۆژ ئیستفادە لە زەخت و لە تند و تیژی زۆرتر دەبێت ئەو کافە لێ هەرواتر مەسەلەیەکی ژەوەیە کە ئەو ڕێژیمە ئەساسەن لە مەشروعیەت و لە جەزبی مەحبوبیەت وانە گوزەراوە ئەسلەن ئەو ڕێژیمە قدرەتی تەخەیلی نوێنەرایەتی گەلەکانی
وەلاناوە لە دەستیشی داوە بۆ خۆی و بۆ خۆیەتی کەسی دیکەنی جا بۆیە من لەگەڵە و تەحلیلەی موافقم کە ڕژیمەکە ڕژیمی ئێرانێت توانێتی کە تەواوی ئەو نمودەکان و نیشانەکان و تەزاهوراتی ئێعترازی ئەو شۆڕشەی سەرکوت بکە ئەوەی بێدەنگ بکە وەلی هیچ کارێکی نەتوانێوە دە مەوردی ریشەکانی ئەساسی ئەوەی دابکات لە بەرۆیەکە نەیتوانێەوە هیچ کارێکی دەبارەی ئەو مشکلاتەی کە دەرەجەی ئەڤەڵدا سەبەبی ئەو شۆڕشە بوون نەوانە ئەنجام بدەن یەکێک لە ئەو شتانەی وە لە شۆڕشی ژینا زۆر بەرچاو بوو مەسەلەی کوردستان بوو شۆڕشەکە لێەوە دەستی پێ کرد و هەروەکە زانین ئەو مانگرتنی گشتیە و دوایەتریش ئەو پەیوەندیەوە لە بینی کوردستان و بەژەکانی تری ئێران هاتە پێشەوە هەم لە دڵشتەکانیشە خۆی پیشاندا ئێستا ئێمە بینین پارچەکانی کوردستان لە ژێر زەختێکی زۆران ئایا ئەوە مربوطە بەو مەسەلەی لە شۆڕشی ژینا ڕووی داوایە ئەرە وەزیەتە عادەیەوە پێشتر بووە پەیوەندیەکانیان چنددە پێکەوە نزیکە ئەوەی وا ئێستا ئێمە بینینەوە ئەبینین لە باکوورەوە بینین لە ڕۆژاوا بینین لە باشوور و هەروەها ڕۆژهەڵاتیش کە دوایە چینە سەر وردەکاریەکانی بە باوەڕی من ڕژیم ئەو خسلەتەی ئەو تایبەتمەندیەی تەقاتعی ئەو شۆڕشەی بەباشی تێگەیشتو ئەگەر دقەتێ بکەین ئاوا دوسێ هەفتە لەوەی پێش بوو کە خامنەیی سخەنرانێکی کرد دەو سخەنرانەیەدا کوتی کە ئەو کەسانەی کە ئەو شۆڕشەیان بەرنامە ڕێزی کردووە بەد ئەو مطابقی معمول هەمیشە ئەوەی ڕەبت دەدا بە عناسوری خارجی و ئیسرائیل و ئەمریکا و ئەو جورشتانە دەڵێ ئەو کەسانەی کە یا ئەو کەسەی یا ئەو نەهادەی ئەو نەهادانەی کە ئەو شۆڕشیان بەرنامەڕێزی کردبوو زۆر بە دقت ئەو کاریان کردبوو سێ هەدەفیان هەبوو یەکی مەسەلەی زمانی بە قەولی قەومی بوو یەک مەسەلەی ژن و جنسیەتی بوو یەکیش مەسەلەی ئاینی و ئەو شت بوو فەرهەنگی بوو جاوە نیشان دەدا کە ڕژیم واقعانەوەی تێگەیشتو جا ئەگەر ئەو سیانە بگرین جێگای وەکو کوردیانی ئەو کۆمەلگانەی حاشیەی وەکو کوردستان بەلوچستان خوزستان ئەوانە جێگایەکەن کە ئەو سێ بەشانە پێکەوە تەقاتع پەیدا دەکەن تەلفیق دەبن مەسەلەن لە تارانێ ئەمە ناتوانین باسی مەسەلەی شتی بکەن یا ئاینی مەسەبی بکەین ناتوانین باسی مەسەلەی زمانی و میلی متوایەتی بکەین وەلی کوردستان و بەلوچستان و خوزستان و ئەو لای تورکمەن سەحرا و تا حدێکیش ئازەربایجان البەتە لە هەمووی لەو باوەڕ گەورەتر و بەهێزترە وەلی لە هەمویان بێدەنگتر بوو متاسفانە لێرەدا ئەگەر ئەوەی تەماشا بکەین بۆی کوردستان و بەلوچستان دوو هەدەفی ئەساسی سەرکوتکردنی تەزاهوراتی ئەو نیشانەکانی ئەو شۆڕشە لە تەرەفی ڕژیمی و بە تایبەتی کوردستان لە بەرەوەیە کە خۆب دیارە بەخلافی بەلوچستان فەرهەنگێکی دوور و درێژی مبارزەی سیاسی هەیە فەرهەنگێکی دوور و درێژی نوێنەرایەتی سیاسی بە وەسیلەی ئەحزابی هەیە فەرهەنگێکی دوور و درێژی مبارزەی سیاسی خەباتی سیاسی چەکداری هەیە ئەوانە هەموو کوردستانی دەکاتە هەدەفی ئەسلی حکوومەتێ بۆ سەرکوتکردنی ئەو مەسەلە علاوە بەوەی خۆب دیارە هێزەکانی کوردیش لە دەرەوەی وڵاتی
لە باشوور جێگیرن لەوێ دانیشتون ئەوەش بۆ خۆی مەسلەیەکە و هەدەفێکی گەورەی و کە دیارە دەزانن کە دێرەدا تەحولاتێکی گەورە بۆ دو سێ هەفتەیدا کە دەتوانین باسی بکەین کوردستان ئەساسەن یعنی هەدەفی ئەساسیە پاشوی بەلوچستانە پاشوی شاید خوزستان بەتە خوزستان چون 2 ساڵ لەوەی پێش زۆر پیسکوتایان زۆر پیسکوتایان کوردستاندا ئەو هاوینی پارنا بەسەرپار پێشوی خوزستانیان زۆر پیسکوتا خوزستان بە نیسبەتی بەلوچستان و کوردستانی بێدەنگتر بوو ولی بێدەنگیش بەو شێوەی نەبوو ولی ئەو کارەی کە 2 هاوێن پێشتر لە لە خوزستانە کردیان زۆر شت بوو یعنی ئەو جوورەی کالعان دەردەکەوێت بە سلاحی گەورە و قرس لە خەڵکی بێدفاعیاندا ئاوا بوو وەزەکە ئاوا جا بۆیە بەڵێ ئەو کۆمەلگایانە و بە تایبەتی کوردستان دەڕاسی وانە دەسەری واندا دەموردایدا هەیە و ئەوە ئامانجی تەواوی سیاسەتەکانی سەرکوتگەرانەی ڕژیمیە ڕژیم ئەوەشی تێگەیشتۆ کە وەختێکی محوەری بە ئیستیلاح تحرک و دینامیزمی ئەو شۆڕشەی تاغیری کرد یعنی پێشتر هەمیشە لە مەرکەزی هەڵدەستا مەرکەز حاشیەی دەگرت ئەگەر بیگرت بە حاشیەی دەگرت ولی ئەو جار لە پەراوێزێڕا لە کۆمەلگاکانی پەراوێزە لە کوردستانێ هەستا و دە عەرزی 24 ساعت 48 ساعتاندا بەشێکی زۆری ئێرانی کرد و هەرواتر جاری ئەوەڵێ بوو کە ئەمە دیتمان شعارێک بوو کە ئەو شعارە مشترک و یعنی هاوبەش بوو ولی بە زمانی متفاوت لە بەلوچستانێش باسی ژینجیان ئازادیان دەکرد لە هەتا لە مەشهد و ئیسفەهان و شیرازش باش ژینجیان ئازادیان دەکرد و هەرواتر لە خوزستان و لە تورکمن سەحرا و جیلان و مازەندەران و ئەوانش ئەدایان کرد جا بۆیە ئەو مەسەلە کە لەوێ ڕاهەستا لە پەراوێزی ڕاهەستا ئیمکانی وەی کە ئەو شۆڕشێکی کاوە هۆویەتێکی تەقاتعی و تەلفیقی هەبوو هۆویەتێکی یەک بۆعدی نەبوو یعنی هۆویەت یەک بۆعدی کارگەری یا نەتەوەیی یا جنسیەتی نەبوو تەلفیقی و تەقاتعی هەبوو ئەو هۆویەتە توانی زۆر زوو بڵاو بێت ئەوە گەورەترین خەتەر بۆ ڕێژیمی ئەلعانیش گەورەترین خەتەر بۆ ڕێژیمی هەر هۆویە هەر لە بەروەشەکە فقط ڕێژیم نا بەڵکە گەتەمەشا بکەین هێزەکانی دەستی ڕاستیش کە دەست بە یعنی دەحقیقەتدا دەگەڵ ڕێژیمی جارە یا تەوافقێک بۆ تەوافقێک نەبوو کارم بەوەی نییە ولی واقعان قەدەم بە قەدەم دەگەڵ ڕێژیمی دەستیان داوای کە ئەو یعنی ئەو مەبەستان ئۆپۆزیسیۆنە بەڵێ ئەو شتەی ئەو هۆویەتی تەقاتعیەی بشکێنن تەوەجۆ دەکەی جنسیەتەکە بمێنێتەوە ژنەکە بمێنێتەوە ولی بەشەکانی نەتەوەیی و بەشەکانی نەتەوەیی و زمانی و حتا ئاینی چون بەلوچستان و کوردستان بوون کە لە نظر ئاینی ئەوانە وەلا بنێن جا دەو بینەیدا مەسەلێکی دیکەش کە هاتە پێشەوە بوو کە ئەوانە زۆر سعیان کرد کە دە تەبلیغاتی خۆیاندا ئەو محوەرەی کە گۆڕا بوو لە مەرکەزێ یعنی بینی مەرکەز و حاشیەی ئەو محوەرەی بەرنەوە لە سەر مەرکەزەی دانێنەوە حتا ئینکاری هۆویەتی نەتەوەیی ژینایی کە مەسەلەن کاتا دەیانگوتەوە مەسەلەن لە تارانێ کوژراوە تارانی بۆ فڵان بۆ ئەوانە دەو بینەیدا بوو دەو شتەیدا بوو و ئەو شعاری مردمی هەن ئابادی حقیقەت شعارێک بوو کە لە پشت سەری وەی مرکز یعنی دامەزراندنەوەی مەرکەز بوو لە سیاسەتی ئێترازیدا یعنی مەرکەزی نەقشی مەرکەز و زمانی فارسی و تاران و ئیسفەهان و شیراز و مەشهد و وانە دەو شۆڕشەیدا دابمەزرێنەوە ئەوە بە ئیسلا کوششێک بوو ئەوە سایەک بوو کە ئەوانە کردیان هەولێک بوو کەوانەدا کە ئەو کارێ بکەن کەلبەت موافق نەبووە
الآنش لبشكاني ديكي إيراني هر بيسلا سروري كردستان دو موردي دا دناسنو اعترافي بيدكن. بله كباسي كردستان بكين بله فرستكان تشين ومترسيكان تشين وقت باسي روجهلاتكين شون نتوانين او فرستانه او مترسيانا هل بجيرين كبتوانين بروبيش بشين وديسان هرو او هدفي وبيشتر بخشي حاشية وشعاري جنجان عدازي ل ئاسیێرانە بردیە پێشەوە دیسان ئەوەی شەرپسێتە پێشەوە دیسان حاشیەکان بتوانن ببن بە محوەری ئەسڵی ئەو ئاڵ و گۆڕانەوە لە ناو کۆمەڵگا هەیە ئەو فرسەتانە و ئەو تەرانە چین بەڵێ بە باوەڕی من و بەداخەوە داخ بەژارێکی زۆر ئەوەندەی کە من دەتوانم بڵێم هێزەکانی سیاسی کوردی بە دروستی ماهیەت و سروشت و خسلەتی ئەو شۆڕشەی نەگەیشتن و نسبەت بەوی هەڵوێستی دروستیان نەگرت و ئەوە بۆ خۆی زۆر شت چون هەم ئەو هویەتە تەقاتۆیەی کات بۆ پێشێ و هەم هەر وەختێکی محورەکەی ینی دینامیزمی شۆڕشەکەی لە حاشیەی ڕاچوو بۆ مەرکەزێ ئەوە بۆدە شتێکی تایبەتی هێنا پێشێ بۆ کوردستانەوە بوو کە کوردستان یەک لە ئەرزی 24 ساعتاندا کە وەختێکی کۆمەلگای مەدەنی لە حاڵەتی مقاومەتێکی خاموش بوو بە مخالفەتێکی ئەلەنی بە خەڵک چوونە خەیابانێ و دە شەرایطێکیدا کە لەوێڕا ئەوە دەستی پێکرد بە بەنەزەری من ئەوە زەرفیەتێکی فەرا کوردستانی دا بە کوردستانی ئەو زەرفیەتە سوتا تەوەجێدە لەبەروەی کە ئەمن دێرەدا ئەحزابی سیاسی دە دەرەجەی ئەڤەڵدا مەسئولی وەی دەزانم لەبەروەی کە کۆمەلگای مەدەنی لە کوردستانێ واقعاً ڕادیکال بوو و ڕادیکال ماوەتەوە ئەحزابی کوردی بە باوەڕی من ئەو زەرفیەتیان دەرک نەکرد و سیاسەتیشیان نەبوو نیشان مەسەلەن میساڵ و بەدێنم مەسەلەن ئەحزابی کوردی بە دروستی هاتن دە یەک مۆرددا پێکەوە دانیشتن و ئێلامیاندا کە سەبحەینە یا فڵان ڕۆژی لە کوردستانێ مان بگرن هەموو خەڵک گرتیان باش ئەوە حرەکەتێکی سیاسی وەلی ئەحزاب لەو حرەکەتە هیچ ئیستیفادەیان نەکرد تەنها ئەوەی کە کردیان ئیستیفادەی تەبلیغات بوو کە بزانە ئەمە ئێستاش لە کوردستانێ کەسمان هەیە بە قسەمان دەکات وەلی ئەوەی بڵێ کە ئیستیفادەیەکی ئیستراتێژیکیان لە ئامادەجی کۆمەلگای مەدەنی کەوەی کە قەدەم بە قەدەم دەگەڵوانە بڕۆن کردیان نا بە نەزەری من حتا دە بازە مەوارێکدا ئەحزاب ترسان بە باوەڕی ئەحزاب ترسان ئەحزاب بۆ خۆشیان لە ڕادیکال بوونی ئەو جورە شەدیدی کۆمەلگای و دەرگیری مستەقیم و دەگەڵ ڕێژیمی لەوەی واقعاً یعنی حاڵەتێکی کشانەوەیان تێدا بوو لەوەجێ دەکەی ئەمن نەزەرمەوە نییە کە ئەحساب دەبوو بە تفەنگەوە بچێن بە کلاشنیکۆڤ هەم بچنە ئێرانێ نا یعنی ئەوە نییە ئەسڵنەوە نیە وەلی سیاسەتی گفتمانی ڕادیکال دە پەیوەندی دەوەیدا یا هندێک سیاست دەژوورەوەی وڵاتیدا کە گەرەوانە ئیدعا دەکرد کە لەوێ سازمانی مەخفیان هەیە دەوەجێ دەکەی ئەو کارە نەکرا ئەو کارە نەکرا و نەتیجەکەی ئەوە بوو کە ئەلعانەکە گەیشتینە ئەو حاڵەتەی کە هەیە لە ئەمە بە نەزەری من بە ئەساسی ئەو شتانەی کە من دەیخۆنمەوە بۆشە شکافێک کاتۆتە پێشێ یعنی لێرە شکافێک کاتە پێشە بینی سیاسەتی ئەوەی کە من دەڵێم سیاسەتی تا حدێکی زۆر منفعل ئەحزاب و
کۆمەلگایەکی مەدەنی زۆر ڕادیکال تەوەجۆ دەکەی باشە دکتۆر یەک لێرە با پرسیارێکی چکۆلە بکەم ئێمە لەلایەکەوە ئەڵێن ئەحزاب کوردستان کۆمەلگایەکی حزبیە حزبەکانتوان بڕیار بدەن خەڵک جوابی پێدەن ئەوە ناکەوێتە تەناقض لەگەڵ ئەو شتەی وایەوە باسیەکەن ئێستا ڕادیکاڵن ئەمان پاسیو دقیقاً و بە نەزەری منەوە ناومدیش هێناوەتە پێشێ ناومدیی هێناوەتە پێشێ و ئیمکانی کردوتەوە ئیمکانێکی گەورەی کردوتەوە بۆ دروستبوونی حرەکەتێکی سیاسی فەرهەنگی مەبەستی من لێرە مطلقاً مەسەلەی دروستکردنی حزبێکی دیکە نییە ئەگەر چی ممکنە بە شێوێکی مەخفیشتی وا ڕوو بدە وەلی مەبەستی منەوە نییە کە حیزبێکی ئاوات ینی مەبەستی من دروستکردنی حیزبێ مەسەلی مەبەستی منەوەیە کە حرەکەتێکی کۆمەڵایەتی فەرهەنگی دەست پێ دەکا کە حیزبەکان نسبەت بە ئەحداف و خسلەت و سروشتی ئەو هەرەکەتەی لە پاشن تەوەجۆ دەکەی جا ئەوە زۆر حاڵەتێکی خەتەرناک دێنێتە پێشێ لەو بابەتەیەوە کە وەختێکی پێشەنگ هێزی پێشەنگ و ڤەنگارد وە پاش دەکەوێت بەو معنایە کە ئەوە ئەو ئیدعایی کە ئیدعای نوێنەرایەتی کۆمەلگایەتێکی ئیدعایەکی تەوەهومیە تەوەجۆ دەکەی بنەمایەکی ڕیالیستی واقعی نێ ئەگەر هەشی بۆ ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە تەوەجۆگەوە حاڵەتێکی بۆ ئاوا دێنێتە پێشێ بێتەردید و ئەلانەکە ئەمن ئەو شتانەی کە ئەمن خەبەرم هەیە ئەو ینی نافقەدە من واقعان ئەو کەسانەی کە علاقەیان بە سیاست هەیە و لە وڵاتی خەبەری وەردەگرن دەڵێن چ خەبەرە چ باسە جوانەکان دەڵێن چی ژنەکان دەڵێن چی مەسەلەن لە ئیدارات دەڵێن چی لە بازاڕی دەڵێن چی ئەو جوابانەی کە دەدەنەوە ئەوەیە کە وەزعەکە یەکجار گۆڕاوە لەوە گوێ دەکەیت جامە بەستم لێراوەیە کە وەختێکی دەڵێم دەبێتە نوێنەرایەتێکی وەهمی نوێنەرایەتەکەی وەهمی بەو سەبەبەی دەبێت کە ئەحزابی مە هەر چندێکیش بڵێن شتەکان ینی ئیدۆلۆژیەکان رادیکال بۆ لە بەعزە مۆردێکیدا مەسەلەن جەنبەی تەبەقاتیە بۆ لە بەعزە مۆردێکیدا جەنبەی نەتەوایەتی هەبوو نەزان فلانوانە وەلی دەمەجموعدا ئەگەر تەمەشایی بکەین ئەحزاب یەک شتیان هەمیشە وەکو سابت کرد پێ وایە ئەویش ئەوەیە کە ئەوان ئەو مەسلەی کە خەڵک ئەوەی کە پێی دەڵێن خەڵک ئەوەی کە پێی دەڵێن نەتەوە ئەوەی کە پێی دەڵێن تەبەقا ئەوەی پێ دەڵێن چینە ئەوانەی کە بەیسلا بە ئەو جەماعەتان زانیوە کە ئەوانە بە ئەساسی ئیدۆلۆژیەکانیان ئەوانیان نوێنەرایەتی دەکرد یا ئیدعای نوێنەرایەتی ئەوانیان هەبووە دەو حاڵەتەیدا شتێک کە دێتە پێشێ ئەوەیە کە ئەوانە خوێندنەوەیەکی دەقیقیان لە کۆمەلگای خۆیان لە ماهیەتی ئەو تەحولی کە لە ژێر پێستی زاهری کۆمەلگایدا لە نەزەر کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و فەرهەنگی لەو کۆمەلگایاتە پێشێ ئەوانە بێخەبەر بوون لێ وەختێکی ئەمە دەڵێن خەڵکی کوردستان گەلی کورد لە ڕۆژهەڵات نەتەوەی کورد لە ڕۆژهەڵات بەسەلا بندەستە چینەکان و ئەو لە توێژەکانی کۆمەڵایەتی بندەست فلان و ئەوانە کە وەختێکی دەڵێن ئەوە شتێکی سابت نییە تەوەجۆ دەکەی ئەوە دەو 40 ساڵەیدا زۆر گۆڕاوە زۆر گۆڕاوە لەسرم ئیجازە بدە فقط یەک ئیدئۆلۆژی و گفتمانی ویژمانی ئەو حیزبانە بە من ناڵێ کە ئەوانە ئەو گۆڕانکاریان دەرک کردو و بە ئەساسی ئەو دەرکەی خۆیان گۆڕیوە نەیان گۆڕیوە ئەگە هەر لەسەرم باسە بمێنینەوە ئەحزابی
ئۆپۆزیسیۆن لە کوردستانە ئەبێ چی بکەن یا ئەبێ چی نەکەن بۆ لەو قەیرانەوە ئێوە باسیەکەن لەو پچڕانە وا لەگەڵ کۆمەلگا فەرمایشتەکانی ئێوە پێش هاتووە بێنە دەرەوە لەو قەیرانە ئەبێ چی بکەن یا ئەبێ چی نەکەن ئەو جوورێکە ئەمە هەمومان بیستمانە دیارەکە کوردستان بە شێوەیەکی گشتی کوردستانی گەورە وەلی بە تایبەتی ڕۆژهەڵات ئەمە کەلام باسی دەکەین هیچ وەختێکی دەو تاریخی معاسری خۆیدا وەزعەکەی بەو نالەباریە و ناخۆشیە نەبوو تەوەجۆی دەکەی بۆ خۆتانن گۆ دەزانن کە فشارێکی زۆر لەسەر حیزبەکانی کوردی بووە ئەوانیان لە جگای خۆیان هەڵیان گرتوون و ئەمە نازانم ئەمە واقعان نازانم لە هەر کەسیشم پرسیوە کەس واقعان نازانێت کە چی بوو واقعیەتی ئەمش چییە ئایا ئەوانە فقط لە ئوردگاکانی خۆیان هەڵیان گرتوون لە مەسەڵەن لە دموکرات لە قەڵای و لە جگای دیکە یا کۆمەڵەکان لە زرگێز و دەوروبەری وێ ئەوەندەی کە دەزانین لەوێ نەماوە بەو شێوەی وەلێەوەی کە واقعان چیان بەسەر هاتوو استراتیژیکە یعنی چییە ئایا واقعان دەیانەوێوانە چەک بکەن ئایا دەیانەوێ ئەوانە یعنی بەخش و بڵاو بکەن ئەمە متاسفانە هیچ جورە خەبەرمان لە حیزبەکان پێ نەگەیشتو حتا جارێکیش نهاتن دانیشم بڵێن کە وەزعەکە ئاوایە ئەمە یعنی استراتیژی ئێمە ئەوەیە دەمانەوێت ئەو کارێ بکەین ئەمنەوەی نازانم و هەر کەسیش کە من قسەم دەگەڵ کردو چه سەمپاتیزانی دموکرات بوو بێ چ لە کۆمەڵەکان بوو بێ چه حیزبی کۆمونیست کۆمەڵە بوو بێ چه پەژاک وەزعی دە مۆردا بڕێک فەرق دەکاویش لە بەروێ لە شاری نەبوو لە شاخی بۆ تەوەجۆ دەکەی یا خەبات و چوزان پاک و ئەوانە بەو شێوەی خەبەر لەوەی ئەمە نیمانە وەلی ئەمنە لانەکە بەجگایەکی دەگەم کە ئەگەر بمەوێ بە ئەساسی ئەو شتانێککە بۆ خۆم فکری دەکەمەوە و بە ئەساسی ئەو شتانێککە بخۆم تەسەوری دەکەم ناڵم ئەو تەسەورانە دروستن تەوەجێ دەکەی وەلی ئەو تەسەورانم دەتوانم بکەمەوە بە ئەساسی ئەو بێخەبەریەی کە هەیە نا بە ئەساسی ئەخبارێکی هەیە بە ئەساسی ئەو بێخەبەریەی کە هەیە باشە ئەگەر من ئەو بێم لێرە واقعان بکەم دەبێت بڵێم کە سیاسەتی کوردی لە قۆناغێکی ئەساسی تێپەڕبووە جاوا دەتوانی نێوی جیاوازی لێبینێ لە دەتوانین پێ بڵێ لە قۆناغی شەڕی چەکداری تێپەڕ بووە چون هیچ هێز لە دەوڵەت یا هێزێکی ئەساسی لە دەوروبەر نەماوەتەوە کەوانە پشتی پێ بەستن کەمە بۆ خۆشمان دەزانین کە شەڕی چەکداری هەمیشە یعنی بە ئیتمینان و ئێعتمادی پشتی جبهەیەکی دەکرا ئەو پشتی جبهەیە نەماوە تورکیە و ئێران و عێراق و ئەوانە یعنی مەبەستمەوەیە کە ئەو شەرایطێکی لە ساڵی 1985 ئەوانە بوو ئەو شەرایطە نەماوە یەک با ڕوخانی ڕژیمی سەدانی دووەمیش بە ئەو وەزعی کالعانەکە هاتوتە پێش کە ئێران یعنی لە عێراق دەسەڵاتی هەیە تورکیا لە عێراق دەسەڵاتی هەیە عێراق تەنها پشتی جبهەیە بۆ هێزەکانی کوردی ڕۆژهەڵاتێ و ئەو دەرکان لێ داخراوە یا ئەوە خەریکە کولەن لیاندا دەخرێت ئەگەر ئەو تەسەورێکە ببورم ئەمن دیکە دروست بێ بە باوەڕی من لەو قۆناغی کە تێپەڕ بووین ئەوە قۆناغی شەڕی چەکداریە بە باوەڕی من ئەو قۆناغا هەرواتر یعنی بۆ بەشەکانی ئۆپۆزیشنی شتیش یعنی زۆر تەسیراتی هەیە تەوەجۆ دەکەی کولەن
مثلا ئەو کەسانەی کە لە دەرەوەی وڵاتی ئەو بەشانەی ڕۆشنبیری کە مثلا سیاستیان نەبوو سیاستەکەیان بە ئەساسی شەڕی چەکداری وانە بوو وانش دەبێت فکری لێ بکەنەوە شتی وا بەو شێوەی ئیمکاناتی نەماوە نامەوێت بڵێم کە بازێک دەڵێن کە شەڕی چەکداری باوی نەماوە ئەوەش قسێکی بەمانایە باوڕێ من سیاست بە باو نیست سیاست بە ئیمکاناتە ئەگەر ئیمکاناتی ئەوە بمێنێ باە خۆب دەمانگوتەوە دیسان هەندێقل لە ئوردوگاکەیان خۆیان دانیشتون ئەرەو جوورێکە دانیش بوون ولی ئەوە نەماوە ئەلانەکە ئەمن فکر دەکەم کە نیاز بە پێداچوونەوە فکرکردنەوە تێبینیی زۆر ڕادیکاڵی ئەو دەورەی 40 ساڵەی ئیخەباتی کوردی هەیە دەوەجێ دەکەی لێرەیە ئەو سوعالی گەورەی ڕەوشنفکری سیاسی کە هەمیشە بۆ استراتژیستان تئۆریسیەنان مەترا بوو ئەلئان لە پێش چاوی سەرۆکەکانی حیزبەکانی کوردیە ئەویژەوەیە کە دەبێ چ بکەیت چ باید کرد دەوەجێ دەکەی ینی ئەوەیە کە ئەوە چەرنیشۆفسکی ئەوەی مەترح کرد لەنینەوەی مەترح کرد کەسانی دیکەوەیان مەترح کردو ئەوە سیاستێکە ئەوە پرسیارێکە کە دە شرایەتی بۆحرانیدا هەمیشە لە پێشچاویوانێ واقعا بەعام هەموو حزبەکان یاکو هەر کامێکیان بە شێوەیەک من ئەو مەسەلە هەر کەسە دیارە بە شێوێکی و پرسیارە بۆ مەترحە وەلی ئەو پرسیارە مەترحە مەسەلەن حیزبی دموکراتیش دەبێت بزانێ کە ئیدی پشت بەستن بە پارتی جواب ناداتەوە بەو شێوەی کە جواب دات ئەگەر بداتەوە فقط لەوەیە کە دەو دۆخەیدا کەلان تێدا دۆخەکە لان تێدا دەکەیت زۆر مهمە ئەگەر کۆمەلگای مەدەنی ئێرانێ کۆمەلگای مەدەنی کوردستانی کە من باس کۆمەلگای مەدەنی دەکەم یعنی زەمینەی تەقاتۆی ئەو هویەتانەیەکەم هویەتی ئەو سێ هویەتانەی کە من بژاردم جنسی و زمانی و نەتەوەیی و ئاینی و فەرهەنگی دە چوارچێوەی قەیرانی ئابووری و مەسلەی چینایەتی و ئەوانەدا ئەوە جێگاکەی کۆمەلگای مەدەنی ئێرانەیە دوای کۆمەلگای مەدەنی ئێرانش بوو کە کوردستە ببوورە کوردستانێ بوو کە ئەو شۆرش هەستاوە باشە ئەو کۆمەلگایە دە یەک شەودا لە حاڵەتێکی مقاومەتی بێدەنگ و خاموش چۆتە شۆرشێکی تەزاهوراتی شۆرشگەرانە یعنی شۆرشواری شۆرش بوو واقعا ئاوا بوو وەلی سیاسەتی حیزبەکان چۆن بووە ئەمە گە تەمەشای بکەینان ئان سیاسەتی حیزبەکان پاش شۆرشیشدا لە حاڵەتی مقاومەتێکی خاموش ئەلان چووینە گەڕاوی نێو پشتەوە ئەم دە قۆناغیەوەی دەو قۆناغیدان کە یعنی بۆ بەقای خۆمان مبارزە بکەین بۆ مانەوەی خۆمان دەوەجێ دەکەی یعنی واقعان حیزبەکان ئەلان بۆ سروایڤال بۆ بەقا لەبەرەوەی کە وەکو حیزب وەکو هێزی سیاسی بمێننەوە دەبێت مبارزە بکەن ئەو زەختەی ئێرانە تورکیە و هاوکاری پارتی و یەکەتیشیان دەگەڵ ئەوە ئێمە دەزانین عێراقش کە یعنی دەیەوێت و یەک شتی دیکەش لە هەمووی مهمتر ئەوەیە کە دەبێت ئەوەی بزانین کە ئەلانەکە دەڵێن بە بێمەوردیش نییە و قسە کە ئەمریکا سیاسەتی ڕاجبە باشوور گۆڕاوە ئەگەرەوە من پرسیارم هەیە بە تایبەتی ئەگەر واقعان ئەمریکا سیاسی لەسەر باشوور گۆڕا بێ وەزعەکەی مە زۆر خراپترە زۆر شرترە زۆر شرترە ئەوە بەو معنایە کە کولەن معادلات بە دژی کوردی لە هەر چوار پارچەیدا دەڕوە ئەلبەتە من وەزعی ئەمریکا نسبەت بە ڕۆژاوای جۆ دەکەمەوە چون محاسباتی ئیجاوازی خۆی هەیە وەلی مسلمەن دە باشوور و ڕۆژهەڵات و تا حەدێکی زۆر لە باکووریژە و تاسیراتی دادێنێت بەڵێ
ئەگەر باسی کۆماری ئیسلامی بکەین بەو شێوە کە ئێوە لە فەرمایشەکانی پێشووتانە باسی ڕیشەکانی ئەو زوڵم و زۆرە ئێستێش هەرماوە ئەوە ئەتوانێت دیسان بەردەوامی شۆڕشی ژنجیان ئازادی لە بەرچاوە بێت. وەزعیەتی کۆماری ئیسلامی چۆنە؟ چونکی بەشێکی زۆر لەو ڕووداوانەی ئێستەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئەوەی وا ئێستا ڕووەدا لە کوردستانەکان زۆری بەڕاستی پەیوەندی بە کۆماری ئیسلامی وایەت. ئێوە بخۆتان تەسەوری بکەن کۆماری ئیسلامی نەمێنێت، کۆماری ئیسلامی نەمێنێ چ تەئسیراتێکی لە ناوچە بێت، ئەو وەزیەتی باشوور چی لێ دێت، ئەو پشتیوانیەوە بۆ هێزەکانی ئەکات لە ڕۆژاوا هەروەتر لە زۆر شتیترا تەئسیری ئەبێت و دەخاڵەتەکانی لە منتەقەیشە هەمووانە. ئەگە بڵین کۆماری ئیسلامی وەزیەتێکی وای بەسەردێ، ئایا چۆنی ئەبێنن وەزیەتی کۆماری ئیسلامی؟ هەرچەند قبلش ئاماژەتان کرد بە ڕیشەکانی لە شرایطێک ئایا دەتوانێت بمێنێتەوە یا هەر بۆ شێوە بەردەوامە بێت؟ یعنی عقلی سیاسی تاوجگایەکی سان دەتوانێت بە ئاساسی تەجروبەکاندا بیخونێتەوە، پێمان دەڵێکە ئەو شۆرشە سەر هەڵدەداتەوە. وەلی خۆم دیسان عقلی سیاسی بەمە دەڵێ کە ناتوانێت تاریخی لەسەردانەی کە کەنجە شتی وا دەبێت، وەلی ئەوە سەر هەڵدەداتەوە. بە باوەڕی من ڕووخانی جمهوری ئیسلامی تاثیرێکی ئی منتەقەی زۆر بەرفرەوانی دەبێت، ینی ناوچەی دە دەرەجەی ئەڤەڵدا معادلەی ئی سیاسی دەبینی ئەحزابی ئی کوردی ئی باشووری دەگەڵ مەرکەزی دەگۆڕدرێت. ئەحزابی کوردی دیسان بەهێز دەبنەوە، تەوەجێ دەکەی بەهێز دەبنەوە بێتەر بێت. ئاس دیارە خۆ بەگەر کۆماری ئیسلامی بڕوخەیە هێزەکانی ڕۆژهەڵاتیش خۆب دەچنەوە، تەوەجێ دەکەی. لە بۆیە لێرەدا ئەمن شتێکی کە ئیشارە دەکەمەوەیە کە دەبێ بەسەرداچوونەوەیەک ببێ، دەبێت جوورێک بێکە ئەمن فکر دەکەمەوە کە هەستەیەکی ینی کۆر ناوەڕۆکێک هەستە مەبەستم شتێکی چکۆڵە بۆ دەبێت شتەیەکی زۆر فعال، زۆر تربیت کراو، سازمان یافتە، قەوی لە ئەحساب لە خۆیان بێڵنەوە، تەوەجێ دەکەی تا حدا چ دەبێت لە قوپۆبەکانیان ببڕن ببێت هەردەیت، تەوەجێ دەکەی. وەلی ئەوەی دەبێت لە حاڵەتێکی ئیشتدا بێڵنەوە و ڕۆژێکی ئاوە. کۆماری ئیسلامی ئەگەر بڕوخێ دیارە دەستی ئی تورکیای لە باشووری دەکرێتەوە بێتەردید، یعنی تورکیە و کۆماری ئیسلامی لە منتەقەی ئی باشوورێ بەرشتە ڕقابە دەکەن مشکلیان شتیان هەیە پێکەوە، تەوەجێ دەکەی. وەلی ئەگەر بڕوخێ دەستیوی دەکرێتەوە بە باوەڕی من بە زەرەری ئی هێزەکانی کوردی تورکیە دەبێت، وەلی کوردەکانە میشە نیشانیان داوە کە دەتوانن خۆیان دەگەڵ شەرایط بفقکەن. احتیمالی زۆر ئەو حکوومەتەی کە لە ئێرانەش دێتە سەرکار، ئەو حکوومەتە هەر لە منتەقەی باشوور هەرواتر لە کەنداوی ینی لە خەلیجی کاوە چه خەلیجە فارس بێ یا هەرچێک بێ لەوێ دەشت دێت، لەوانە لە مەنافەی ئیستراتیژیکی خۆیان ناگوزارێت، تەوەجێ دەکەی. یعنی ئەمنە و قسە چەند جاران تکرارم کردێتەوە حکوومەتان دێن و دەڕۆن، وەلی مەنافەی ئیستراتیژیکی ئی دەوڵەتان دەمێنێتەوە، سابت دەمێنێتەوە. بۆیە ئەلاڕەغمی تەواوی ئەو جێرە و کێشەی کە بینی ئێران و ئیسرائیل هەیە دە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئێران و ئیسرائیل دە حقیقەتدا متتەفق و متحیدی تەبیعی یەکترین ئەگەر مەنافەی ئیستراتیژیکیان بەرچاو بگرێت و نەوەنە مەنافەی حکوومەتەکانیان، مەنافەی ئیستراتیژیکی دەوڵەتەکانیان. چون هەردووک لەوانە دەوڵەتەکانی عەرەبی زەعیفیان پێویستە، زەعفی دەوڵەتەکانی عەرەبیان پێویستە، هەردووکیان، هەم ئێران هەم ئیسرائیل. ئەوەندەی کە ئیسرائیل دەتوانێت لە نەزەر استراتیژیکەوە دەگەڵ ئێرانێ بسازێ، دەگەڵ تورکیای ناتوانێت بسازێ،
جا بۆیە ئەمن ئەگەر ئێران بڕۆخێ حکوومەتێک بێتە سەرکار کە یعنی دەگەڵە و حکوومەتەی ینی بەدژی مەنافەی ئەو بۆچوونی استراتژیکی ئەو حکوومەتەی لەسەر لە منتەقەدایە کولی معاملات دەگۆڕ کولی معادلات دەگۆڕێت لە سووریە دەگۆڕێ لە لوبنانێ لە یەمەنێ لە عێراقێ ئەلان بە باوەڕ من عێراق حساسە زۆر حساسە و هەرچێکی لە عێراقت دەگوزارێ بۆ سەرنوشتی کوردی باشوور و ڕۆژهەڵات عمیقەن تاسیری دەبێت. بەڵێ پرۆفسۆر عەباسی وەلی ئەگەر من ئەوە 50 دقه لە کاتەکەم ڕۆیشتووە پرسیاریشم زۆر ماوە توانی قەولم پێ بدەی کە بەرنامەی داهاتووش دیسان پێکەوە دابنیشین چونکی پرسیارەکانی من لەسەر ئەو وەزیەتی ئازەربایجان و ئەرمەنستانە هەروەها باسی مەسەلەی ئیسرائیلتان کرد کێشەکان وە زۆر شتی ئاوا هەیە ناڕۆشنە بەڕاستی ئەگەر ئیمکانی ببێت بتوانین ئێمە ئەم توێشە جارێکی تریش ئیدامە بدەین بۆ ئەوە بتوانین بەسەر دەی هەرگاوایە ئەگەر موافق بن ئێمە بینە کۆتایی ئەو بەرنمەیە و بینەران بتوانن لە بەرنمەی داهاتووە بەشی دووەمی ئەو گفتوگۆیە ببینن. زۆر باشە بەرنمێکی داهاتوودا پێشتر قەراردا دوای بەرنمەکە پێکەوە قسە دەکەین باشەوە بەرنامە زەب دەکرێت دوای قسەی لێ دەکەین بە تەوافقگەین وای لێ یەکەم کە بەرپێی بەرنامە ئێوە بچێتە پێشەوە. باش زۆر زۆر سپاس بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر سپاسی پرۆفسۆر عەباسی وەلی ئەکەین بۆ بەشداری لەو بەرنمەیەدا بە هیوای بتوانین لە بەرنمەیەکی ترە درێژەیان باسممان بدەین لای ئێوە خۆش پرۆفسۆر عەباس. زۆر سپاس دەکەم وارواتر سپاس لە بینەران و بیسەرانی بەرنمەکەتان و بە هیوای کاتێکی خۆش بە هەموولایەکی. زۆر سپاس بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەمجارەی بەرنامەی دیالۆگ و هەوڵە دەین لە بەرنامەی داهاتووە ئیدامەیان باسە لەگەڵ پرۆفسۆر عەباس بدەین هەتا بەرنامەی داهاتوو دیالۆگەکانی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باواتە خوازم.